به نام خدای بخشنده مهربان. حمد و پسندان جو خدا را به. صلات و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباع ویتوان به حتی رجا قیامته. تماشاوان هجا د برنامه چاندا کردی یکانو عمل پیش بریوانه ایرو برنامه خواه ج کردستان باشور یا عراق ج پایتخت کردستان ج باجار هولیر بناوه خوی مشهور اربیل ام جویر پیشکش ودکن. براستی گو مرفت هولیر مرفت کردستان مرفت هولیر بخبر موزخانه هولیر قلعه هولیر جیه هولیری دیروکی یک کفناره ته بالا مرف مجی ایرو جیکی کفناره موزخانه هولیر مخواست ام پیشکشی و تماشاوان خوی عزیز بکن. ما رجا کر مدور نونر موزخانه مدور و جگیر مدور رجا ما قبول کرن ما کرن میوان خواه نها جموزخانه باجار هولیر ام و برنامه پیشکشیوات کن. انشاءالله دی ناوروکا برنامه مده هونه تماشا بکن گلک تشتی قدیمی یک افناره لوی موزخانه هنه لی بریاگو ام لموزخانه بگرن و ناوروکا موزخانه پیشوا بکن ام دخوازن ده حق موزخانه ده هنک آگاهدار ببن بوی دریه خواه جمرا وکر بون نونر موزخانه ام دخوازن سلاف کلو بکن هف پیوینه که حق موزخانه ده بوان را بکن پاشه امیل هندر موزخانه بگرن انشاءالله. تماشاوان هجا نها مدیر موزخانه که امید برزنجی لملمنی چپ لگلمهی و جیگیری وی دیسا شیرزاد رسول فقی او جی لملمنی چپ رونشتیه هر داجی براستی بوی میوان پروری آوان ام سپاسدارن بویوانو همو نونرا دریه خوی مزخانه جمرا وکرن که امید زور سپاس بوی و دریه خواه یه مزخانه یه کلترا قدیمی و جمرا وکر ام جنابه و که شیرزاد جبوا هر داشی سپاسدارن. گلک بخیرات. خدا جوازی با خیره خدا لوبه هم باشن سلامت ان شاء الله. گلک باشن خوش سپاس. براستی که کومت مرفت میوان و مجیء مرف 5 سال 100 سال هناك غرفه ودد اوده وده 500 سال بشون داره یعنی دیروک که قدیم دکه مجیء و دیروک بجان دکن زنده دکن دخده ماشاءالله من بخواه قالك عجبان مزخانه جبو و افدر محافظه کریه و اف کلتور اف میراث یا بافپیرا و گیانده روجاما و پشتیمه جی نسل پیمه و بشوپینن جارکدن بوی جنابه و هر دا ام سپاسدار. گلک بخیرات. خدا جوازی با. که کومت از خازم اول بکرتاهی اون خوب داناسینا ما کرد پاشه انشالله ده حق مزخانه ده از پرسناج رو فرم. سپاس من مامۆستا ئومێد ئەنوەر بەرزنجی بەڕێوەبەری مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێرم خەڵکی ئەو شارەم خەڵکی هەولێرم بە شانازیەوە ماوەیەکی زۆر لە بواری پەروەردە و فێرکردن کارم کردووە وەکو بەڕێوەبەری قوتابخانە وەکو مامۆستا لە زۆر شوێن و نزیکەی 2 ساڵە من بە فەرمی بە ڕەسمی لێرە وەکو لێپرسراوی ئەو مۆزەخانە کار دەکەم. ما شاء الله. دمك مجاروية ديروك تاريخ مجاروية. خدا موفق إن شاء الله. ككومت براسي مزخانة وهم جيكي مركزية يعني نوا شارده يا جيكي مركزية محقق زيارة وانجي قالكتين تماشاتكن أم دخازن جديروكا مزخانة دست بيبكن يعني أف بنا أف مال جكنجي ذهبو بری مزخانه بو آنها دیروکا و یا قدیمش کدست بید که
بێگومان دوای شەڕی یەکەمی جیهانی کە کۆتایی دێت ساڵی 1970 عێراق وەکو زۆربەی وڵاتەکانی تر دەبێتە جمهوریە عێراق و دەوڵەتی عێراق دێتە دامەزراندن. پشتیوی لە هەر شارێکی قوتابخانەك دروست دەکەن بناوی ئولا یعنی یەکەم عربی عربی ئولا یەکەمە. بەڵێ هەولێریش پێویستی بە قوتابخانەك بووە ناوی نراوە ئەربیل ئولا. بەڵام ئەو قوتابخانە لەسەر قەڵات بووە، قوتابخانەی بچووک بووە و شوێنێکی بچووک بووە. پاشان کە دانیشتوانی هەولێر زیێدە دەبی، خەڵکی هەولێر زیاد دەبی، نامەکی دەنووسن بۆ مەلیکی عێراق مەلیک فەیسەڵی یەکەم ئەو سەردەما. نامەکە پیاوێک دەینووسێ ناوی ئەحمەد ناجیە کە لە پشتە من پەیکەرەکەی ئەو ئەحمەد ناجیە خوا لێ خۆش بێ. ئەو نامەکە بە خەتی خۆی دەنووسیت و وەزیر با بڵێن مەلیکی عێراق مەلیک فەیسەڵ ڕازی دەبیت کە ئەو شوێنەی ئێستا من و تۆ بەرنامەی تۆمار دەکەین ئەو شوێنە دەبێتە یەکەم قوتابخانە لە شاری هەولێر ساڵی 1928 دێتە تەواوکردن. ماشەڵڵا گەلە قەدیمە. بەڵێ یعنی تقریبان 96 ساڵ. بەڵێ و پێشیش هەم قوتابخانە هەبوو، قوتابخانەی ئاینی عوجرە هەبوو و ئەربیل ئولاش هەبوو لەسەر قەڵات بوو. بۆیە قوتابی و مامۆستاکان دێنە ئێرە لەو ئاپارتمانە جوانە لەو بینایە جوانە نزیکەی 70 تا 75 ساڵ ئێرە قوتابخانەی یەکەمی هەولێر دەبێ ئەربیل ئولا. یعنی بەری بە مزەخانە مەکتەبی ئاینی بوو لێرە؟ مەکتەبی حکومی بوو، مەکتەبی فەرمی بوو. فەرمی بوو سەردەمی عوسمانی. بەڵێ 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 وڵا تاریخەکوی قەدیمی قەدیمە. کەک ئومێت یێ کوتابخانە یعنی ئەv کوتابخانە هەولێر دی کوردستانê de ji hêla meşhuriyetê ya yekemî ne ya Hewlêr li şarê dî jî hene bêguman لە شارەکانی تریش هەن کۆیە ئولا هەبووە شاری کۆیە، عەقرە ئولا هەبووە ژ شاری عەقرە، لە سلێمانی فەیسەڵی هەبووە. بەڵێ لە هەموو شارەکان و شارە بچووکەکانیش تەنانەت ئەو سەردەما دەبوایە قوتابخانەی فەرمی هەبی چونکە دانیشتوان زۆر بوو، چونکە هەوڵێک هەبوو خوێندن لە حوجرەی بێتە دەرەوە. تەمان ڕێزمان هەیە حوجرە شوێنێکی زۆر پیرۆزە و تا ئێستاش مایە لە هەولێرێ، بەڵام ویستویانە خوێندن زیاتر فەرمی بیت. بۆیە لە زۆربەی شار و شارۆچکەکانی عێراق لەو سەردەما قوتابخانە دامەزراوە و ناوی ویش ئولا بووە چونکەی جاری ئەوەلی بووە و ناوی وی ئولا بووە. کەک میدور ئەv کوتابخانەش خۆ gelek resim têda hene ew odakem lê rûniştin hemû resim bûn înşallah gelîkek de em ê wan resma jî biraderê reman wê pêşkeş bike temaşevanê me. Di vê kutabxanê de yê meşhûr kî ne? Yani ji hêla siyasî de, ji hêla ayînî de, aborî, ji hêla edebiyat û dîroka Kurdî, ji hêla şoreşê de kî ne yê meşhûr divê kutabxanê? gelek zor heye. ئێمە دەکرێت سەرەتا ئاماژە بە بەڕێوبەرە پێشەنگەکان بکەین، بەڕێوبەرە گرنگەکان بکەین کە هیچێک لەوانە مامۆستا ئەحمەد ناجی بووە. بەڵێ کە زۆر مامۆستا ئەحمەد ناجی زۆر ڕۆلیوی هەبووە لە دروستکردنی ئەو قوتابخانە، چونکە ئەو نامە نووسێش بۆ مەلیکی. پاشان ئەو پارەیە کە بۆ قوتابخانە ترخان کراوە کەم بووە. مامۆستا ئەحمەد ناجی زەوی خۆی فرۆشتووە، خاکی خۆی فرۆشتووە، قوتابخانەی پێتەواو کردووە. یعنی خۆستیە کولتورا میلەتی کورد نەسلێ پێوی بزانێ. کەسێکی دڵسۆز بووە، مەکتەبێکی زیندیە. بەڵێ پشتیوی مامۆستا عەبدوڵڵا عەزیز هەبووە، مامۆستایانی زۆر لێرە کەسایەتی گرنگ بووینە کە ڕۆلیان هەبووە، توانیویانەوەی باش پێ بگەینن. و قوتابیانی ئەو قوتابخانەیەش چونکە ئەربیلی ئولا بووە، چونکە قوتابخانەیەکی پێشکەش بەرهەمی باشی پێشکەش کردووە، دەبینین کە گەورە دەبنە کەسایەتی مەزن. بۆ نمونە ڕێزدار کاک موحسین دزەیی کە ڕاوێژکاری سەرۆک بارزانیە قوتابی ئێرە بووە. براکەی مامۆستا کاک هۆمەری دزەیی کە هەم کەسایەتیەکی سیاسی و هەم هونەرمەندێکی مەزنە.
پرۆفیسۆر دکتۆر معرف خەزنەدار کە کەسایەتیەکی دیرۆکی زۆر گەورە بووە مامۆستای زانکۆ بووە کە ئەوی شەر قوتابی ئێرە بووە زۆرن ئەو کەسایەتیانە بەداوای لێبوردن ئەگەر باسی بکەین بەرنامەکی تایبەت بۆ دەبی چێ بکەین کەسایەتی قوتابخانەی ئەربیل ئولا کەسایەتیەکان زۆرن محەممەد ئەربیلی کە پێشی چەند ماهەکی وەفات کرد هونەرمەندێک بوو و تورکی و کوردی گۆرانی دوێژ هەولێر تورکمانی زۆر لێە بەڵێ محەممەد ئەربیلی لەو قوتابخانەیە بۆ لێرە گۆرانی گوتووە بە تورکی و بە زمانی کوردیش ئەوانە هەمووی کەسایەتی گرنگ بووینە لێرە کە گەورە دەبن بە کەسایەتی گەورە و ئێمە شانازیان پێ دەکەین یê lê resmê wan li vêrê ya jî firaqê wan ya jî mîrasek wan li vêrê heye yê li jînê hîna hene yê li heyatê بەڵێ ماینە بەڵێ بەشێکیان ماون کەسانێک ماون ئێستا لە ژیان مامۆستا عومەر فەرهادی ماوە مامۆستا جەمال هیدایەت ماوە تەمەنیان درێژ بێ کاک مەحسین دزەیی لە ژیاندا ماوە تەمەن درێژ بن بەڵێ بەشێکیان ماون لە ژیان کاک مدیر ev muzexanewe durust kiriye destê we xweş rastî jî karekî zor ciwan bo gelê Kurd amade kiriye bes gel yanî xalq yê Kurd hêviya weş xalqê çi ye خەڵک دخوازی جێ هەموو شارێکی کوردستانی مۆزەخانێکی وەسە هەبیت وەکی ئەو مۆزەخانە کەبی چونکە دیرۆکی کورد لە پەروەردە و فێرکردنی دیرۆکەکی گەلک کەڤنە فەدخوازن جێ هەموو شارێکی وەکی کۆیە وەکو عەقرە وەکو دهۆک وەکو هەموو شارەکانی تر دەڤەری گەرمیان سلێمانی لە هەر شارێک یان لە هەر دایرەیەکی فەرمانگەیەکی پەروەردە ئەگەر ئێمە مۆزەخانەیەکی پەروەردەیمان هەبێت دەتوانین مێژووی پەروەردەی کورد لە باشوور تەواو بپارێزین چۆن ئێمە لە هەولێر تەواو پاراست ئەو پرۆژەکی نیشتیمانیە ڕاستە و پرۆژەکە پێویستە شانازی پێوە بکەین چونکە ئێمە لە سەردەمێک لە سەردەمەکان لە دوای جەنجی جیهانی کورد دەستی بە خوێندەواری و ڕووناکبیری کردووە بۆیە دەکرێت ینی ئەو پرۆژەیە حکوومەتی هەرێم پێ هەڵبستێ ئەم مۆزەخانەی ئێمە بۆتە نمونەیەکی جوان بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو کوردستان و بۆ عێراق و بۆ ناوچەکانیش ئێمە زۆر سەردانی مۆزەخانەکانمان کردووە لە وڵاتان بۆ نمونە هاتوینەتە تورکیا لە تورکیا مۆزەخانە گەلک زۆرە شانازی دکەن بەڵام مۆزەخانەکی تایبەت بە پەروەردە و فێرکردنی نییە دەکرێت ئەمە ئیسفادە لە یەکتری بکەین سوود وەرگری لە یەکتر دê sazkirina wê de êsta jî û rabirdoji yanî paşarojê jî alîkariya xelq para çêbû mesela ji bo ev firaqê tînin êsta jî çê dibe yanî بەڵێ بێگومان ئێستاش خانەوادەکان بە بەردەوام هەر شتێکی کەڤن لە ماڵی وان هەبی پەیوەندی بە پەروەردە و فێرکردنی هەبیتن لە ماڵی خۆیان پێشکەشی مۆزەخانە دەکەن ئێمەش بە ئەمانەتەوە دەیپارێزین کە ئەمانەت خی گەورە ئەمری بە ئێمە کردو ئەمین بین بۆ ئەوەی مێژوو بپارێزین بۆیە ئێمە بە ئەمانەتەوە دەیپارێزین و خەڵکەکی زۆر دێت سەردان دەکاو دەبینێ و دڵی پێخۆش دەبێ چەندین قوتابی و مامۆستای زانکۆ دێن نووسینی خۆیان لەسەر ئەو مۆزەخانەیە تایبەت دەکەن ینی تێزێ تێزی دکتۆرا و ماستەر بڵێ لەسەر مێژووی کورد مێژووی پەروەردەی بەردەوام خەڵک دێن ینی ئێمە ژی bi sedemî vê bernamê em bangawaziyê dikin em delên kî li gel wan li malê wan li dikanê wan çi li şerîkê wan çi hebe berabîne ev muzexane Hewlêr çunkî ya hemû millet e ya mala millet hemû ye berabîne بە خۆشحاڵیەوە سوپاس بۆ هەموو عایلێ زۆر زۆر ئەم jî cenabê we spas kek müdür bi rastî gelek tiştlerê hene mesela min merex kir eva kulturek Osmanî ye li gel me li Bakur delên boyviya Türkî delên Fes bes bi Kurdiya Bahdînî ême delên Kum yanî ewa di kultura Kurdê başûr de hebû yanî Kurdê Iraq بەڵێ سەردەمی دەوڵەتی عوسمانی کە هەولێر ویلایەتی مووسڵ بوو ئەو کاتە سەر بە ویلایەتی مووسڵ بووە بەڵێ ئێمە لێرە پێیان دەگوت بە زمانی عەرەبی تەڕبوشی پێ دەڵێن تەڕبوش کەسی خوێندەوار و کەسی ڕۆشنبیر و خەڵکێکی زۆر ئەو کڵاوەیان خستۆتە سەریان بۆ ئەوەی جیا بکرێنەوە لە خەڵکی تر با بڵێن و ئەتەکێتێکی ئیداری جوان بووە ینی بوو بۆرەکە مدور ینی ئەوە هەموو خەڵق نەدەدا هەموو خەڵک یە ڕەوشەمبیر دەدا بۆیش خەڵقی دیار بە ئەوە ڕەوشەمبیر
بەێ بۆ خەڵکێک تا جیا بکرێنەوە تەربوشیان خستۆتە سەر ئەتەکێتێکی ئیداری بووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا و ئەتەکێتی تر زۆر بووە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خوێندنەوە هەبێ ئەوەیان بووە بەڵێ لەگەل مەجید ئەفەندی ڕاستە پێیان گوتوە ئەفەندی هات ئەفەندی فلان ئەفەندی پاشگری ئەفەندی پاشگرەکەی کللتوری سەردەمی ئیداری عوسمان لێ بڵێ ئەوە یەکیرەیە ئەوە جیایە پشتی ئەوەی عێراق دەبیتە دەوڵەت یەخۆ جیە بێ بەڵێ بەێ پشتی ئێوەی ئەوە ناویوی سیدارە سیدار کوردی دەڵێن سۆرانیانی عەرەبی وشەکە عەرەبیە هەر دەبێژن سیدار مەلیک فەیسەڵ دەچێتە ئیتالیا پاش ئەوەی کە شەڕی جیهانی کۆتایی دێ و عێراق دەبێتە دەوڵەت لە ئیتالیا دەبینێت ئەو کڵاوە کڵاوی جەیش بووە بەڵام کڵاوێکی جوان بووە ئەو سەردەمەش تەربوش نەمایە مامۆستا و خوێندەوان و قوتابی هیچ لەسەریان نەبووە خەڵکەکەش بەوانیان گوتووە سەرکۆت واتە هیچ شتێک لەسەری نییە بۆیە مەلیک فەیسەڵ بڕیار دەدا کە مامۆستا و ڕۆشنبیر لە جێی تەربوش سیدار بخەنە سەریان وەکو ئەتەکێتێکی ئیداری ئەگەر سیر بکەن زۆربەی ڕسمەکان ئەوانی پێشی کەون ئینشەڵا من پێشکەش بکەیت کێکم دوور باڵا من کشان مەسەلا دەما کاتی مەلیک فەیسەڵ ئەوانی ئەفقەدەخە کرد یان نا بەڵێ کە دەوڵەتی عێراقی هات بەڵێ ینی ئەفەس کوم ئەم دەڵێن ئەوە قەدەخە کرد لە عێراق لە سووریا لە زۆربەی ئەو شوانەی کە لە بندە سەڵاتی حکوومەت بڵێن ئیمپراتۆرێتی عوسمانی بوون ئیدارەی عوسمانی بوون تەربوش نامێنێ سیدار دێتە شوێنی تەربوش بڵێ لەگەلمە کەکنودور ینی پشتی دامەزراندنا جمهوریەتێ بەڵێ ئێمەژی بەرێ شاشک ئێمە دەڵێن شاشکیە مامۆستای ئاینی ئەو دەسمال هەبوویە عەرەبا دەدا سەرێخوا ینی لەسەر منتیقا عەرەبا کوردی لەسەر منتیقا سووری عێراق ئەو سمال و فیسام بوو یێ ناف ئەو کون ددانە سەرێخوا شاشک بوو پشتی دامەزراندنا جمهوریەتێ لەگەل مەژی ئەوە قەدەخە بوون شەوقە ئانین ئەو شەوقەی فڕەنسا ئەوە ئانین سوبحان الله ینی پۆلیتیکا هێزن ئەمپەریالیست بۆی عالەما ئیسلامی هەموو یەکە لێرێ ئەوانیە ژبەر ئەوە ئیسلامیترە سمبۆڵە ئیسلامەیە سەد ساڵان سەردەما عوسمانی ئاینیە پەروەردەهی پێهاتیەکردن گەلک مامۆستێ گرنگ پەروەردەهی یاخواکردنە لێ ئەوە ئیتالیانینە ئێمەژی فرانسانی چەند مامۆستایەک هەن شەبقەیان لەسەرا ئەو سەردەمەی هاتوونەتە ئیستەمبۆڵ لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو بەڵێ شەبقەیان لەسەر کردووە ئەو کات بۆی شەبقە مامۆستە لە کوردستانی و لە هەموو تورکیایە نەر کوردستانێت هەنێ ینی مامۆستێ ئاینی یێ تورک و کورد هەموو بۆی شەوقە بە هەزاران ئینسان داڵخاندنە بدار دەداکردن ڕاست بۆی شەوقە نەدانە سەرێ ڕاست دەستت خۆش کەک مدیر باڵا من شانسخوا فراغ هەموو هونە ئینشەڵا داناسینایی کورتی نەژمەرە بکەن پەروەردەهی لە کوردستانی لە کوردستانە باشوور bi zimanê Kurdî ya jî soranî xwe Kurdî jî soranî ye soranî jî Kurdî ye kengî dest pê kir yani ji berê de hebû yan ji kîjan salê dest pê kir لەگەڵ دروستبوونی قوتابخانە زمانی کوردی هەبووە کوردی سۆرانی هەبووە بەس وەکو یەک بابەت دەرسەکانی تر دەرسی علوم و دەرسی مافماتیک و ئەوانە بە زمانی عەرەبی بووە بیدایەت لە 1920ەکان پشتی جەنگی جیهانی یەکەم بە عەرەبی بووە خوێندن پاشان لەگەڵ ڕێکەوتنی باوڵێن لەگەڵ کودەتاکەی عەبدولکەریم قاسم لە چاردەی تەمموزی 1958 ئەو کاتە جەنابی مەلا مستەفا لە ڕووسیا دەبێت بە وەفدێک دەگەڕێتەوە شاری بەغدا و ئیتیفاقیە دەکرێت کە خوێندن ببێتە کوردی بڕیار دەدرێت کە ببێتە کوردی و بەشێکی دەبێتە کوردی خوێندنی سەرەتایی بتایبەت دەبێتە کوردی لەو سەردەما بەڵام ڕێکەوتنامەکە کەم دەبێت بۆ ماوەی 2-3 ساڵ دەبێت عەبدولکەریم قاسم دەکوژێ لە بەغدا ئیتر مەلا مستەفای خوا لێی خۆش بوو شۆڕشی ساڵی 1961 کە ناسراوە بە شۆڕشی ئەیلول بەرپا دەکات ئەو شۆڕشە گەلک مەزن دەبی و پەرە دەسینی و گەورە دەبیت هەتا دەگەنە ڕێکەوتنامەی ساڵی 1970
ناویوی ڕێکەوتنامە یازدەی ئازاری دەبێژنێ کە بەوەی ناسراوە لە ڕێکەوتنامە یازدەی ئازار یەکێک لە بەندەکان باسی ئەوە دەکات کە خوێندن سەرجەم قۆناغەکان دەبێتە کوردی زمانی کوردی و شێوەزاری سۆرانی کەواتە ئێمە لە 1950 خوێندنی سەرەتایی دەبێتە کوردی لە 1970 تاوەکو ئێستا خوێندنی قۆناغەکانی تر هەمووی دەبێتە کوردی ئێستاژیش کوردی ئێستاش کوردی الحەمدولله کەک مدیر ئەم موزەخانە هەموو چەند فراخ ینی قەیدادە چەند پەرچە هەنە پارچەی زۆر لێیە ئێرە اون هەموو قەیدکن هەموو ئارشیوێ هەنە ینی سەیدە ئەو مۆزەخانە جیاوازە لەگەڵ مۆزەخانەی تر جیاوازە بەڵێ چونکە مۆزەخانەی شارستانی تا چەند کەڤن بی هێندە گرینگە ڕاست هێندە بەڵام مۆزەخانەی پەروەردەیی دیرۆکیوی 100 ساڵە 100 ساڵە بەڵێ 100 ساڵە بە بۆیە ئێرە هەر با بڵێن گرنگی بە پارچە نادرێت گرنگی بە کەلوپەل نادرێت ئێرە ئەرشیف هەیە هەر مۆزەخانە نییە ئێستا ئەرشیفی مە هەیە ساڵی 20ەکان ساڵی 30ەکان ساڵی چلەکان ئەو کاتێککە لە ناو شاری هەولێر لە یەک پۆلی کلاسدا قوتابیەکی کورد موسڵمان قوتابیەکی تورکمانی موسڵمان قوتابیەکی عەرەبی موسڵمان قوتابیەکی جوولەکە یەهودی قوتابیەکی کریستیان پێکەوە لە یەک ژوور قوتابی بووینە بەبێ ئەوەی کەس هەست بکاتن ئەوە تورکمانە ئەوە عەرەبە ئەوە کوردە یعنی ئەوە ئەرشیفە ئێمە زیاتر هەوڵ لە بۆ ئەرشیفکردنی ئێرە دەدەین ڕسم هەیە کەلوپەل هەیە شتیکەڤن زۆرە ئەممان ئێرە زیاتر مێژووی 100 ساڵی پەروەردە و فێرکردنە لە شاری هەولێر وێنەیە دیکۆمنتە کتێبە کتێبی خوێندنی قەدیمە نامەیە یادەوەریە ئەرشیف ئەوانە هەمووی ئەرشیفن لە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر بۆیە ئێمە زیاتر ئیش لەسەر ئەو 100 ساڵە دەکەین ڕەنگە پێشووتر پەروەردە بەو شێوە نەبوو بێ کە خوێندنێکی ئاینی بووە کەک ئۆمێت ڕۆژێ چەند کەس تێنە موزەخانەی زیارەت دەکەن تقریبا بە پێی بوەرز دەگۆڕێت نوکە هاوینە و گەرمایە بەڵێ خەڵک کەمتر دەهێت بەڵام وەرزی خوێندن ئێستا پشتی ماهەکەیدی قوتابخانە دەکرێتەوە تقریبا ڕۆژانە قوتابخانەکان دێن زانکۆکان دێن پەیمانگە دێن و خەڵکێکی زۆر دێن یعنی ئەگەر بڵێن ڕۆژانە لە 50 تا 100 کەس دێن سەردانمان دەکەن ئیتر بە پێی ڕۆژەکانیش ئەگەر باران بێ و کەش و هەوا خۆش نەبێ ڕەنگە خەڵک کەمتر دێتن توریستێ یە ئەوروپا یە هەرێمە یە جۆرافیامە توریست لە باڵاکێ پردێکی زیاتر لە ناوەڕاستی عێراق و عەرەب دێن بەڵێ باڵاوان بەڵێ بەغدا و باشوور ئەوان زۆر لێرن بەڵام بەردەوامیش کونسوڵخانەکان لێرن بەردەوامیش میوانی بیانی و یابانچی بەردەوام دێنە ئێرە حەز دەکەن لە نزیکەوە ئێرە ببینن زۆربەی زۆری جەنابی کونسڵەکانی کە لە هەرێم دانیشتون زۆربەی زۆریان هاتوون پاشکۆی ڕۆشنبیریان هەیە سەقافی ئەوان سەردانیان کردوین خەڵکانی بیانیش ئەوەی بەس بزانێ ئێرە هەیە وجودی هەیە دێن سەردانمان دەکەن بەڵام وەکو توریست زیاتر میوانی عەرەبمان دێت کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێن موزەخانە بوەزیری کولتورێ وەگرێداییە لە کوردستانی وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوە تایبەتە پەروەردەی تایبەتە وەزارەتی پەروەردەیە بەێ تەماشەوانن هێژا ئەم لە کوردستانە باشوور لە پایتەختەوێ هەولێر ئەم لە موزەخانەیە مدیرە موزەخانەی کە ئومێد بەرزەنجی و جیگرێوی کە شێرزاد ڕەسوول فەقی لەگەڵمەیەت حەقێ موزەخانەی دە دیرۆکاوێ یا قەدیمی نها شغلê kutubxanê ziyaretvanê wê firaqê hundir wê de çawa damînkirine bi müdürê muzexaneyeke Umêd xweda jê razî be me vî warî de agahdar dike hûn hez dikin ez bizîvirim serkek Şêrzad Resûl ew jî fikir û ramanewî vî warî de em bisînin kek Şêrzad derheqê muzexanê de ez dixwazim fikir û ramanê we jî bi Kurtahî bisînim fermû پێشەکەی بخێر هاتن خەدیش وەرازی بە خێرا خەدلۆ بە دیارە مۆزەخانەی پەروەردەیە مێژووی خوێندنە لە هەولێرە مێژووی خوێندن لە هەولێرێ بەری ئەو مێژووە لە 100 ساڵە بەڵام بەری 100 ساڵ مە مێژووەک لە سەردەمی عوسمانی
ئەویش چەند قوتابخانەیەک هەبووە وەکو قوتابخانەی ڕۆژدی لە هەولێرێ لە کوێ لە بەغدایە ومە قوتابخانەی مەدرسە دینیش هەبووە ئەو مامۆستایانەی لە دەست پێش لێرە مامۆستا بووینە ئەوانە بێژ بووینە لە قوتابخانە ئەربیل ئولا بەشێک لە ئەستەمبول تەواو کردیە سەید ئەحمەد بەڵێ لە ئیستانبول خوێندیە پەروەردەهی کردیە بەڵێ و بوویتە یەکەم ڕێڤەبەر بەڵێ و بەری بوویتە ڕێڤەبەر لە زاخۆیە بووە هاتتە هەولێرە بەس بۆ خۆ برێن دانیشتووی هەولێر بووە بەڵێ دیارە مۆزەخانە وەکت و باس کرد ینی لە ناو بازاڕە وەختی ئەو محەلانەی دەوروبەری بازاڕێ بەڵێ تاخێ قەڵاتێ و تاخێ تعجیلی و خانقها بەڵێ بەرەبەرە چونە دەرێ هەولێرێ ئەو مۆزەخانەش داخرا برێن بنێم قوتابخانە داخرا پشتی چەند ساڵەکەی بۆ مۆزەخانە ئەو مۆزەخانە پەروەردە یەکەم مۆزەخانەیە لەسەر ئاستی عێراق و لەسەر وڵاتێن دەوروبەری بەرێ خدەش ڕازی بە کاک شێرزاد دەستت تۆ خۆش هون حەز بکەن ئەم شتێ هەندر مۆزەخانەیە داما کورتاهی جەنابێەوە کاک شێرزاد ما بدە داناسین وی تەماشەوانێ مەژی ئەمێ عەرزی تەماشەوانە بکەن چینە ئەوانە ما بدنە داناسین باشە مەسەلا ئەف چییە کاک شێرزاد ئەوە کامێرایە چەند ساڵە ینی تەمەنێوێ چەند ساڵە یەکەمن وانە ئەوە کامێرە بۆ ساڵە 60 دەگەڕێتەوە 1960 ئەوە زیینتێت کامێرە رووسیا مە کامێرە هەیە ئی ساڵە 50 ینی ئەگەر مە مێزی هەر مامۆستایە هەر پەروەردەکارێک تەماشاکەین مامۆستای جارە کامێرە هەبووە بۆن عاتر دەفتەری زیکرایات ینی بیرەوەری ینی مامۆستای جاران قەلەم پەندان ئەتەکێتی وا ئەتەکێتێکی تایبەت بووە یا مامۆستایە پێشی کامیرا قەلەم عاتر ڕاستە یعنی مامۆستا کامل بووە کەسێکی گرنگ بووە ڕاستە و زێدی هەمویان سیدار هەبووە و سیداری خۆلی سیدار نه ئەوەیان سیدار ئەوە کولتورا veriye ama بله kültüre kurdaya بله سمال دورا پیچین بله ئەوە لە خوری دروست کرایە بەرە خوری پەزی مالیە هری ئەم دەڵێن هری دوێن هوری بڕاستی کولتورێکە ئیسلامیە کولتورێک زۆر جوانە ئێستاژی بەردەوامە ئەو کولتورە هەتا ئەوەش ئەوە چییە؟ بەێ ئەوە بخۆی لە ناوەندی ئەوەی شەکری بووە شەکردانی بووە بەێ هور دکردم دەکرد و ئەوەش کراش کوردی ئافرەت دروست دکن ئافرەت زڵامی ئەوژی یێ بەهاراتایە هەگەر ڕوون زەحمەت نەکێشن ئەو مێزە ئەم مێژوەوی بۆ ساڵە 63 دەگەڕێتەوە 63 لە دروستانێ شێوەی گروپ لە پرتوخانە خوێندیانە کەک شەرزاد دبێژێ ئەم واسان سەر هەپەیڤینێتکن 1963 یعنی پێشی سیستەمی ئەمریکیش بۆ خوێندن پێشی سیستەمی ئۆرۆپیش بۆ خوێندن پێشی هەمی سیستەمان سیستەمەکی شاری هەولێرێ هەبوویش مەکتەبی ئەربولئولا قوتابی بە گروپ بخوێنن هەتا بەرینوکە خوێندنی گروپ جی ئەربولئولای هەبووە پێشی ئەوان خوێندنی فەقیە مەدرسە دینی توش مامۆستای وانە شێوەی گروپ خوێندنی دینیش ینی مخابن مامۆستا ئەو کولتورامە ژمە دزینە برنە شخۆڕە نەیامەیە بمە دەفرۆشنەوە دەبێژن ئەوە شتێکی نوێیە ئەوە ئیبداعاتێمە نەخێر خوێندنی گروپ پێشتر خوێندنی ئاینی هەبووە ژە حوجرەی و ژە ئەربولئولای خوێندن هەبووە 50-60ەکان خوێندنی گروپ هەبووە کەواتە کلتوری خۆمان خابن ئەم بوونە غەریبی کولتورا نەخاسم نەسلێمەی نو غەریبێ کولتورا خۆیە
همو خلاصية خلج لقال أوروبا بله سجلي يعني تومار بله. تومار نویساندنم كتابيان مشكن إيصالة يعني 100 سال برينوكا صاب بله. ونهات سال يكم بخدست بيكل بخدست بيكل. يعني بري خويندنا همي درسكي خطي عربي بوا بله يعني بري خويندني عربي بري خويندني إنجليزي بري خويندني ماتماتيك يكم هو خاطبوا استاجي شو الحمد لله يعني صوراني پروردهي أوي بخطي بحرف عربي وكردي أنو كهولير لسا أستي جيهان بله لخط يكمن يكمن. يعني ما مستند يعني خطات هولي بله وقرعتي هون ما كان كتابي إيره هي لسال ما كان كتابي إيره هي ما مستنجات يكم خطاط يحيى أربيلي أحمد أربيلي خطيبي اللي هنا إن شاء الله بله من بيشكش تماشوان ممكن دواري قرعتي دشي ما مستي عيني قال لك خوش قرعتي قرأتي أمن قال لك قرية ما كتابي جاران هم خطي ما مستي ليري قال لك خوش قرعتي درست جوانا زور جوانا بله تماشوان هجا نها مدير مزاخانه وجيجري ويل قال ونحزكن مزاخانه دا قال لك تشتهنا براسي از خوازم لقلوان براي خمرمان وان تشتي فراغي قد مزاخانه دا قال لك دولمان دا برتوك هنا فراغ هنا خمرة هنا يعني ونشوف خوازن هنا از خوازم هر دو برادر وانا ما بدنا داناسين اگر برادر خمرمان رفاقات بمربكة امي وانا بدنا كافر من المستقبل تماشاوان هجا مگو ام باشور کردستان لپایتخت هولێرن ئەم لە مزەخانەیاوێنە لەگەڵمە مدیرە مزەخانەی برێسکەک ئومێد هەیە خۆداژێ رازی بە دەرحەقێ مزەخانەیدا ما ئاگاهدار کرد نوهاژی ئەم لە ئۆداوێیی گۆ ڕەسم لێ هەنە سوورەت هەنە ئەڤ ڕەسم ئەڤ سوورەت بڕاستی هەر یەک ماناکی ئیفادەت کە هەر یەک ji بۆ tiştekî verê hatiye dalxandin hema bi Kurdahî çend kes yê marûf yê diyar heger kek umêd ji me re bide danasîn em ê spasiya xwe pêşkêşî cenavî bikin belê بێگومان ئێرە ژووری کەسایەتیەکانە واتە شخصیاتی مهم ئەو قوتابیانەی کە لێرە بچووک بوون ڕۆژێک لە ڕۆژان ئەوان خەونیان هەبوو کە گەورە بن بە کەسایەتیەکی باش بەڵێ زۆربەیان بووینە کەسایەتی باش ئەو وێنانە وێنەی منداڵی و وێنەی با بڵێن ئێستایان وێنەی تەمەنی گەورەیانە بۆ نمونە کەسایەتی زۆر هەن لە پشتەوە گەر سەیری بکەین یەکێک لەوانە هونەرمەندێکی گەورەی شاری هەولێر بوو کە بە دوو زمان گۆرانی سترانی خۆی دەگوت هونەرمەندی خوالی خۆش بوو محەممەد ئەحمەد ئەربیلی بوو بە زمانی کوردی و زمانی تورکمانی ئەو کەسەکە کللتوری هەولێر بەوەی جوانە کە کللتورێکی فرەتەشنە هەمەچەشن جۆرا و جۆرە بۆیە دەبینین وێنەی محەممەد ئەربیلی ئەگەر دەگەڵمە بن محەممەد ئەربیلی مامۆستەت بێژە ئەوە بوو هەم سۆرانی و هەم کوردی بێ هەلبەستێخوا پێشکەشتی بەڵێ ئەوە محەممەد ئەربیلی وێنەوی کە منداڵ بووە وێنەوی کە گەورەیە بەڵێ ئەv یê منداڵێ یا ئەوە ئەو منداڵی بژێرەوە ئەوەش کە گەورە ئەv محەممەد ئەمینیە تەماشاوانە محەممەد ئەحمەد ئەربیلیە بەڵێ ئەv سوورەتی ویە بچووکە ئەv مەزنە هەم دگەلوی هاشم جەباری هەی یەکەم بێژەری کورد کە بە زمانی کوردی لە رادیۆیە با بڵێن کەرکووک بە زمانی کوردی هەواڵ خوێندیە ساڵی چەند ساڵی 69 1969 هاشم جەباری قوتابی ئێرە بووە بەڵێ جەمال خەزنەدار ئەرشیف دۆستێکی مەزنە مێژوو نووسێکی گەورەیە نووسەرێکی گەورەیە جەمال خەزنەدار ئەویش ژێرە قوتابی بووە سوورەتیوی بچووکی زارۆک بووە و سوورەتیوی بگەورەیی کەسێکی زۆر هەن محمود زامدار واحید مەرجان فواد ئەحمەد سترانبێژەکی گەورە بووە کاک ئایدن معروف کەسێکی با بڵێن سیاسیە نوکە حزبی سیاسی هەیە وەزیرە ئێستا لە حکوومەتی هەرێم
شێخ خاڵس یەکەم ڕێڤەبەری پەروەردە بووە ژە هەڤلێری سوورەتی وی بچووکی سەورەتی وی گەورەی پشتی جەنابەت کەسایەتی سیاسی گەورە هەن بۆ نمونە بەڕێز جەنابی کاک موحسین دزەیی ئەو کاک موحسین لێرە قوتابی بووە خوێندەوام بۆ لێر بەڵێ کاک موحسین قوتابی بووە سوورەتی وی بچووکی هۆمەری دزەیی برایەوی هونەرمەند و کەسایەتی سیاسی و ئەنوەر دزەیی و سعدی دزەیی چار برابووینە و وێرە قوتابی بووینە بەڵێ زیرەک بووینە هەمووی بووینە کەسایەتی سیاسی و کەسایەتی گرنگ بۆیە ئەو ژوورە ناوی ژووری کەسایەتیە ئەوانە شەر هەمووی کەسایەتی گرنگ بووینە چ کەسایەتی ئاینی کەسایەتی ئەدەبی مامۆستای مەزن ئوستازی زانکۆ پرۆفیسۆری گەورە بۆیە ئەو قوتابخانە گرنگە چونکە نەوەیەکی گەورەی پێگەیاندووە چونکە توانی بێتی لەو قوتابخانە لەو سەردەمە زووە بتوانێت ئەو قوتابیە گەورانە و ئەو نەوە گەورانە پێ بگەێنێت هەدا موفقکە ئینشاءڵڵا تەماشەوانە نێژاکە مدور دبێژە ئەvê گۆ چەند ناوێژمەر ژمارتن و ڕسمێوان شانی مەکردن دبێژەش خۆ هەموو ئەو لێرێ تەلەبە بوون خوێندەکار بوون یعنی مەکتەبەوان یەکەم ئەم مزەخانە بوو بەرێ مەکتەب بوو ji vêrê gihiştine dibêje di vê muzexaneyê de mamosteyê ayinî yanî seydayê dînî heye yê edebî heye hunermend hene siyasetmedar hene şair hene helbestvan hene yanî tu çi bêje duwarê çand û edebiyat û kulturê de hemû wê siyaset û dîn de hemû li vêrê pêşkêşê milletê herêmê yê milletê Kurd yê başûr hemû li vêrê hene wan jî رسمي وان دوی مزخانه ده دالخان دیه دستت خوش کک مدیر فرمی تماشاوان نهجات مزخانه ده قسمك جبو بيركا يعني افرد او دبيجن قسمك بشك جي ياوانا دوي واريده بيركه كورتيه لپیش يگو دواري چاندو ادبيات به پیش وچونه رسمیان وردال خاندیه که اومد دبیجه چند کسا جوان جزه پیش کشتیم بله بگومان من جورک تایبت هیا جنهومی سروا جورک تایبت هیا به مامۆستایان ئافرەت چونکە ji sala 1936 یەکەم کچە ئافرەتی کورد شاری هەولێرێ بناوی شکوریە جیاوک دەبیتە مامۆستا 1936 ئەو شتێکی گەلک زەحمەت بووە بکوردی بەڵێ ئافرەتێکی کورد وی سەردەمی لەسەر قەڵاتی هەولێر قوتابخانەی کچان هەبووە بۆیە مە ژوورێک بناوی ئەو کردیە ژووری مامۆستا شکوریە جیاوک پشتی ئەمە دەچین دبینین بەڵێ ئێرە وەکو گوتمان کۆمەڵێک شتی لەیە قوتابیەک لە قوتابیەکانی ئەربیل ئولا نوکە لە بریتانیا دژیت ڕۆژێکی بڕیار دەدات لە بریتانیا بە پایسکل ئێرە ئەربیل ئولا بووە بەڵێ پێشی لێرە قوتابی بووە نوکە لە بریتانیا دکتۆر هەڤاڵ ناوی دکتۆر هەڤاڵە بڕیار دەدات لە بریتانیا بە پایسکل بگەڕێتەوە هەولێر بە 63 ڕۆژ لە بریتانیا دەگاتەوە هەولێر ئەو پایسکلەکەیە کە لە بریتانیا هاتوێتەوە بەڵێ بۆ بسکلێت هاتیە و پێشکەشی مۆزەخانە کردیە ئەوە پایسکلێتی دکتۆر هەڤاڵە بەڵێ ئەوەش بەشێکە بە 63 ڕۆژ لە بریتانیا هاتوێتەوە شاری هەولێر بەو پێشکلێتە تماشاوان نهجا کک مدور دبیجه بناوی هەڤاڵ دکتۆر هەڤاڵ دبیجه پیرەکێک مامۆستەل بریتانیا بە ئەسڵی خوا هەولێریە دەبێ ji بۆی مزەخانەی زیارەت بکە 63 ڕۆژە بڤی پسکلێتیش بریتانیا یانی ئینگیلتەرە هاتیە هەولێر بە پشتی هاتیە مەژی پسکلێتەوێ خستیە مزەخانی ئەو دبستانە کە مێژووی 100 ساڵە 8 ساڵە بوویتە مۆزەخانە مێژووی 78 تا 8 ساڵ بووە ئەو مامۆستا و قوتابی بەری نوکە لێرە مامۆستا بووینە یەک ژوان مامۆستا هاشم جەباری بووە ساڵە 54 تا 59 لێرە مامۆستا بووە ساڵە 69 بوویتە یەکەم بێژەری تەلەڤیزیۆن لە کەناڵە کەرکووک یە کوردی ئەوە ئەرشیفاویە مامۆستا نەجات کارەسوورە ئەوژی یەکەم بەرنامەی زارۆکان هەبوو لە کەناڵە کوردی کەرکووک ساڵە 80 و خودێژی ڕازیە تا ساڵە 1985 لە دبستانان پێشبڕکێ دەکرد بەرە ئەوە هەموو
وينين برنامج أو عكسين برنامج بله مامۆستا ئەسکەندەر عوسمان ویش وەغەر کردیە ئەوە کۆتا تابلۆی مامۆستا عوسمانە ئەسکەندەر عوسمان تابلۆی هەمووی کەلتوری بووینە ئەو بینین ئەو ژنە ڕەسامەکی زۆر جوانە بەڵێ ئەو کەلوپەلێن مامۆستا خودێژی ڕازی ئەسکەندەر عوسمانە هاژی بۆیاغی وینە بەڵێ فراغی وینە کەلوپەلی هەموو بەڵێ کەلوپەلێ وینە ساڵە 1920 بەڵێ تا ساڵە 1990 تۆمارە قوتابیان یەکەم جار دەبێ قوتابی خەتیوی خۆش بی ئەنیەوە کوڕاسە خەت ئەو العربی خەتێوانە كراسة خاتي لە عند بولا شاري لدبستاني لە پۆلە چارێ خەت دەخوین بەڵێ و چەند قوتابیەک لێرە مامۆستا نەجات مامۆستا ئەحمەد مامۆستا یەحیا هەموو لەسەر ئاستی جیهانی خەتاتی باشن یعنی هەم چەند ساڵێک لە تورکیا بەشداری پێشبڕکێ و دەکەن کو دەبنە دادوان يعني معروف ديار بله وأوان قال لك استفادة لخوشنس حامد أحمدي ورقرتيان يعني حامد أحمد يعني قطاب خانك بوا دبستانك بوا نوسيني أوش بسكليتان أو دكتورك هوليري تقريبا بري 6 سالة لبريطانيا بري 2 سالان بپایسکلی لبریتانیا هات هوليري جيوي عمري چند روز هات بس 6 روز يعني تماما 6 روز بس 6 روز لپایسکل هات هوليري و پیشکشی واجی خصية مزخانه بله بله أوا كيا أما دو بيوانا يكيان بروفيسور معرف خزنزارة كماموستا أدبي بوا هي أدبيات بويا ماموستا وما دكتور عبد الرزاق دباخ أويش يكم دكتوري نشترجري بورونجري رزاق دباخ بله أو لما لوان أنقول كان برنامج تشيكل لقراته بله أوان قطابخانك هي ميجو قطابخانة مدرسة دينيوان 120 سال لبي هتانو كجي بردوامه يعني بابي بو بيريوي بشتفاني أو قطابخانة أو مدرسة دينية كردية هتانو كش بردوامه يعني ميجو ديروكا خوندني لهوليري ما ديروكا دبستاني هي ديروكا مدرسة فقيان هي مدرسة دينية أو كيا ماموستا أو جمال خزندارة جمال خزندارة تانو كالجيانا و روزنامه وامونو و هروها نوسرة نوسرة كي دياري نخير انه كالجيانا بله او اربيل الاولى قد خاب خانه بيك فجياني ولا بولدي بوا يعني كم سنه او رسا او الصاله 1906 او سيا بله يعني لا بولك طابيك كرد يد عرب يد ترك مسيحي جو ليك بول بوينه يعني او سمبولات شيء ماموستا او سمبولات شيء سمبولي بيك فجياني بيك فجياني يعني كردستان وكهوية بله ما في انسان باراستنا ما في انسان بله قالك درستا بله أوا بالا من كان ماموستا شيء أوا ماموستا لاو كويا يك قطابيك ديريني وماموستا كي ديريني هوليرا هم خويو خيزانيش قطابي بوينا سيدة تو أجر أو رسمين برينو كي رشو سبيان بيجنا رشو سبيان دلنا يعني يصلا بيستي جوانتر لا إيسية جوانتر راس يعني رسمي يعني بيش وشوية هر شوية بيش وشوية بله أو دي دفانيا قطابي سال 1940 قطابي أو مدرسة أربيل الأولى شوينا بردايا سال 1940 أفهم قطابي مدرسة أو جليوان هي جليوان أو كي كاميرامان جليوان جي صلاة ويشاني أهم مستوى آيني هو يا راست
وای تماشاوان هجا اف طلبه یه و موزخانه بو سال 1960 سیدای وان آواد ناوانده yani بله yani dibêjî telebê xristiyan û Yahudî jîl cemwî bûn evî ferq navêna kesî tune bû mamostê wan ayînî yani seyda perwerdehiya hemiya şeklekî zor ji wan pêşkêş dikir. Ev jî cil û bergê got duê serdemê de li xwe dikirin, xwendekara li xwe dikirin yani cilê mektebê yê fermî duê serdemê de ev bû ewa jî serê wan bû ev jî cil û bergê wan bû. Ewa çîna mamosta ewa? Ew filmên dîkomentariyên hoyekanî fêrkirin wesaîl teعلîmî. Yê qedîmî ne Bele 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 berêka sînemayê. Şerît. Ev filmê şerît yê sînemayê qedîmî ne ew jî تقريبا او جي شال بنجي سال او تقريبا 40 صاله شال سال ابويا راسا اوا شي ما مستا او من بيكي مناري مناري تشولي سمبول شيخي تشولي بله باشا اوا يه رسمي بري من از قهشت موانا يعني حتى سال 1980 حتى 85 كاردك يعني افجي فوتوغراف ماكيناسيه بري مجوان دغون اي افي القلمه تقول كتابي 1000 بي او منهج خويندني تقريبا 50 سال سال 50 كي تازاد 2000 اوا كيا ماموستا اوا ماموستا وشبكار هاوليري ماموستا حسين عبد الله ماموستا حسين عبد الله بله چیکر یا ماموستا ماموستا پیمانگاین هنر جوان بوا بله بله او ارشیفی ویه او شی ارشیوی ویه بله بله واجی تلویزیون بله قدیمی رشوس نه بیان بیشتر رشوس سال 1967 67 او بله او جگل قدیمیه بلکی او نسل یکمن بله بله ملكي سردمي بله هر رادي ملكي بوا يه ملك بله ملكي عراقي ملك عراقي بيشكشي باختفانا كريا بله يعني بركي نسل يكمن او شيء بله قال قديم يعني صار تقريبا 56 57 ملكي يعني شو او كانوا درت كتن راديو يعني ما مستوى جاران ريبات تسبيح كاميرا بندان بله تشنجورة بندان بله قهوي بله ما يجيب قهوي راسته بون عطر بله كاميرا وانا هم افجرات قديميه او موسى عبد الله عزيز دوم ريفا باري ايربو بله صاله سي دو كجني هنا بله بو شهر الحسن شتا تركيا او لتركيا قلتيا يعني وقتي الى تركيا مزنا والشبكه هون بله واجب فتوكي قديمين يا ما مستي عاينين بركي قال لك يا خطي وانا بله او جراديو يا شوا بله او اورجينال ما مستي او سريويجي چیه شعر کوچیکه بله تماشاوانن هجا وکی گوهون جی تماشا دکند و مزخانه ده براستی yani hem kesayeti ye diyar ye duvarı edebi duvarı siyasi duvarı akademi duvarı ilmi de peşveçune müzike de resme de hemu müjarade ye peşveçune مستان حاجي عبد الكريم يجمع مستان بيشنجي هولي ربنا يعني بري مستان نبوة مستان عيني وانا بيج بينا لقطاب خانة فرمي يعني وجي تماشاكر مزخانك دولمنده قال لك مجيه مرف شون داد ب 100 سال 105 سال براستيجي
مرف خود وی سردمه داد بینه ما قسمك جي پیشکش وکر رسم وان ویدیو وان ده درباره وی ده جیگر مدیر مزاخانه کاک شرزات جمره هناك تشرو وکرن امجی جاره کدن بوی و دریه خوش مرا وکر یه مزاخانه خوی کلتور خوا وکر گو هم بون صدمه هم وی کلتور شانی همو ملت کرد بدن جاره کده بوی جناب او کاک مدیر امت هم سپاسدار خودش ورازی من